باشە ببورن کۆمپۆستەکە چۆن دروست هێن چۆن دروستیە کرد باش ئەوەی کە باسم کرد بە تەنیا تۆ ناتوانانی تەنیا سەوزەکە بەکاربێنی یا تەنیا ئەوەی کە باسم کرد خاوێ وشکەوە ئەبێت تێکەڵیان کرد باشە تێکەڵکردنەکەش بۆ نمونە لە قیدارەکانمانێ ئەم هەموو لە قیدارە کە ئەبڕێتەوە پێویستە چی ورد کرێ باشە ئامێری تایبەتمانەیە بۆچی بۆ وردکردنی ئەمە لە قیدارەکانمان بەکارهێنا باشە ئەمە کە وشک بۆ ئەمە وەکو چی بەشە وشک بووەکەی باشە پوش کە هاوینان ئەم ناوە هەموویە بێ بە پوش ئەو پوشە ئەیبڕینەوە وردیەکە ئەمە دوو ئەگەر فەڕز ناک وا گریمان با بڵێن لە بەهارام دروستکن پوشم دەست نەکەوتم ئەتوانم لە جیاتەوە چی بەکاربێنم کارتۆن یاخود جەریدە ئەمانە بریتێ لە چی هەر لە بەشە وشکەوە بۆکە کە کاربۆنی زۆرتیایە وردی یەکەم لەگەڵ چیە هەرچی سەوزێک ئەو گەڵانەی کە بەکارێ ئەو سەوزە چیمان ئەمانە ئەبڕێت تێکەڵ هێم چین لەسەرێک دایانێنێ باشە تەواو تەڕیەکەم بە کوردی خۆمان با بڵێن بە زمانی جەر تێراو بێ بەچی بزانم تێراو بێ باشە هێم چنگێکی لێ وەرەگرم ئەیکەمە بینی پەنجەکانەوە باشە ئاوی لاتە دەرو لە بین پەنجیانی چی تێراو بوو ئەمە لێ گەڕێن بۆ ماوەی چەند 4 ڕۆژ باشە بە تاوەتی تێراوە بێت دوای 4 ڕۆژەکە هێم چیەکەم چە دەستەکەم بە تێکەڵدانی توان ئیسفادەکەی سوودەکەی چییە بۆی مایکرۆبەکان ئالوگۆڕی هەوا دروست بێت ئیسفادە لە چی بکەین یاخود سوود لەو هەوایە ببینن دوای لە چوارەم ڕۆژ کە تێکەڵمان کرد دوای ئەوە ڕۆژێکە لێەکردن دەستکاری ناکەم بۆ سەری شەشەم باشە جارێکە تێکەڵیەکەمەوە باشە لە ڕۆژی شەشەمە بۆ ڕۆژی هەشتم کە تێکەڵیانەکەیت سەیرەکەین وردە مایکرۆبەکان دەستیان کردووە بەچی بە شیکردنەوەی ڕووەکەکە بە هەردوو جۆرەکە بە شێوەی وەکو باسم کرد وشکەوە بکەی لەگەڵ لە سەوزەکە گەرمێکی زۆر دروستە بێت باشە دەم ئەم جۆرە مایکرۆبانە حەزیان بە چییە کە ئامادەن ئەم ڕۆکانە شیکەنەوە حەزیان بە گەرمای بەرزە ئیسفادەکەی چی ئەم مایکرۆبانەکەشی ئەەکەنەوە هەرچی مایکرۆباتە کە تووشی نەخۆشیە بێ ئەیکوشێ هەرچی تۆیەکە کە ئەبێ بە بژار هەر هەمووی ئەکوشێ باشە ئەمە تقریبن لە شەشەم بۆ هەشتم ڕۆژە چی ئەبێت ئەم پرۆسەیە بەردەوامە بێ وردە جارێکە دەستکا بەچی بە ساربوونەوە کۆمپۆستەکە باشە.